دەکاتی هاتنی ڕەمەزان پێغەمبەر صلی الله عليه وسلم مژدەی بە ئەسحابدا و دەیفەرموو ڕەمەزان هات کە مانگێکی مبارەکە. ئینجا لە درێژەی فەرموودەکەیدا دەیفەرموو رب العالمین شەوێش تێدا دانایە کەوا عیبادەتکردن تێیدا چاکترە لە 1000 مانگ کە ئاماژەی بایەتەکەی سوورەتی ئەلقەدر دەدا. ئینجا دەیفەرموو هەر کەسێک ئەو شەوەی لەدەست بدا خێر و بێری ئەو شەوە لەدەست بدا بەڕاستی بێبەشە. بەڵێ بەڕێزان شەوێک بە 1000 مانگ واتە 83 ساڵ و قسوور و یاخود هەندێک لە زانایان دەفەرمونون ئەلفەکە لێرەدا بە معنای تەکتیر دێ واتە زۆر لە 1000یش زیاتر. ئیتر بەڕاستی کەس نازانین داخوە دەگەینە ساڵێکی تریاننا ئەو دەرفەتە زێڕینە لە دەست نەدەین لەبەرەوەی بەڕاستی تجارەتێکی زۆر گەورەیە کە وەڵڵاهی ئەگەر بێت و لە پێناوی چەند سەعاتێک لە خەودا لە دەستی بدەین بە تەئکید پەشیمانی لە دوادایە لە خوای گەورە دەپاڕین و هەموو لایەکمان موفەق بکە لە بۆ ئەوەی کەوە بەو شێوەیە عیبادەت بکەن لێ شەوەی کە خوای گەورە لێمان ڕازی بی.